چیان ئەوانەی خۆیان لە پێدانی باش دەدزنەوە ئەی ئەمە تاوان نییە ئەی سزاکەی چۆنە؟ بەشێک لەو کۆمپانیایانە نیگەرانن لە شێوازی لێوەرگرتنی باج لیان پێیان وایە باج نابێ بە شێوازی تەخمینی و هەوایی لیان وەربگیرێت. هاوڵاتیان تا چەند پابندن بە پێدانی باج ئەی تا چەند لە بەرژەوەندیاندایە؟ خانیەکمە بەناو دەکەین پێشتر 300,000 سویسە فیس لێ دەکرێت ملیۆنە کودی و دەچی نزگە 500,000 مادەی بەس پارەی بازی سارێ بدەیت ئەوەی سەنەی بنین کە نوێ دەکەینەوە ئیشەکەش بەخۆی نییە ئیشوکار نییە بە چ باز بدەم. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لە کوردستان بشار لە پرۆگرامی تاوان و سزا. سڵاو و ڕێز من بژار دیلان لەم ئەڵقەیە باس لە پێدانی باج و خۆدزینەوە لە باج دەکەین. چێ دەبێ باج بدا؟ ئەی چێ خۆی دەدزێتەوە لە باج؟ ئەی سزاکەی چۆن دەبێت؟ بۆچێ هەنێک کەس وەرگرتنی باج بە سزایەک دەزانێتن؟ ئەمانە هەمووی گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکانم کە پێک هاتوون لە دکتۆر کەمال تەیب بەڕێوەبەری گشتی باج و خانوبەری میری لەگەڵ دکتۆر محەممەد عەلی پسپۆری بواری ئابووری. بەخێربێن. پێشەوەی بچین سەر پاکێژەکە دکتۆر پێناسەیەکی زانستی باجم بۆ بکە. باج بڕێک لە پارە هاوڵاتی تیادا بەشدار دەبی لە داهاتی حکوومەت بۆ ئەوەی بە شێوەیەک لە شێوەکانیکە بگەڕێتەوە تا حکوومەت بتانی خزمەت گوزاریەکی بەرامبەر بە ئەو پێشکەش بکە. دەستەکان خۆش بێت بەس جا بە ئەو پاکێژە ببینین اینجا گفتوگۆی زیاتر لەسەر دەکەین. بۆنە سەرسە. باج بەشێک لە داهات قازانجی کار و چالاکی بازرگانیە کە هاوڵاتی بە پێی خشتەیەکی دیاریکراو مانگانە یان ساڵانە بە حکوومەتی دەدات و لە بەرامبەریشدا حکوومەت خەرجی شوێنە گشتیەکانی لێدەدات و ئاسایشی ژیان و ئەمنیەتی کار و ئابووری دەرەخسێنێت. باجی سەرکارگەکان هاوردەکردن و هەناردەکردنی کاڵاکان، هاوردەکردنی ئۆتۆمبیل، مامەڵەی کڕین و فرۆشتنە یاساییەکان، بەرهەمەنەوتیەکان، جگەرە و خواردنەوە کحولیەکان و تەنانەت باجی سەرموچەش بەشێکن لەو باجانەی کە پێویستە لەلایەن هاوڵاتیانەوە بە حکوومەت بدرێن. بەشێک لە داهاتی حکوومەت لە وەرگرتنی باجی مامەڵەکردن و کڕین و فرۆشتنی خان و زەویزار دابین دەبێت بزانین تێبینی سەروەرگرتنی باجی ئەم کەرتە چییە؟ کۆمپانیا عقاراتەکان تا ئێستا ساڵانی ڕابردوو زیاتر حکوومەت خۆی تەخمینێکی ئەکرد و لەسەر تەخمینەکە باجەکە دەدرا. بەڵام ئێستا سیستەمێکی نوێ بەڕێوەیە کە خود خەملاندنە، یعنی دەبی کۆمپانیاکە بە خۆی داتا و حساباتی خۆی تەقدیم کا و بڵێ ئەوەندە داهاتمە و ئەوەش بازی حکوومەت. ئەگەر هەر شەریکەیەکی عقارات بە شەفافانە ئیش بکاتن ئیشەکانی خۆی بەڕاست و دروستی پێشکەشکە کێشەی نییە باجەکەی خۆی بدات و بەڵام بەعام بەگشتی لە کوردستان خەڵک زۆر مرتاح نییە لە دانی باج لەبەر ئەوەی خەڵک وا هەستەکاتن ئەو بازە بەبێ مقابل دەدا وا دەزانیتن ئەو بازەی دەداتە حکوومەت بەڵام حکوومەت هیچ ناکە مقابل لە بۆ ئەو شتەی یان ئەو پارەی باج ئایا لە چی سەرفەکرێ ئەستە چ شوێنە پێویستە حکوومەت پلانەشی پلە بە پلەیی هەبیتن پلە بە پلە بیکاتە کللتور یعنی خەڵک ڕابینی لەسەر ئەوەی کە ئەو بازەی دەدا ئەو پارە شوێنی خۆی دەگریتن وڵاتی پێبەرە و پێش دەچی هەژاری پێ لە ناو دەبردرێ. ئەگەر ئەو هەستە حکوومەت توانی ئەو هەستەی دروستکە لای هاوڵاتی ئەکرێ باز گۆڕانکاری تێدا بکرێتن سیستەمی. بۆ نمونە ئێستا دەرن ئەوەی داهاتی ملیۆنێک دیناربی مانجێ دەبی 115 باز بدا 150,000 ئێ باشە خۆی ملیۆنەکەی بەشی ژیانی ناکە کابرا کرێچی بیمار و مناڵی هەبی ملیۆنەکەی بەشی ناکە 150,000 بازی بدا ناتوانانی. یعنی بەڕەئی من لە 2 ملیۆن دەست پێ بکاتن ئەگەر یەکێک داهاتەکەی 2 ملیۆن دینار بیتن ئەتوانی 115 دەکات 300,000 ئەو 300,000 ژیانی پەکەوتەکی پێتەمین بکرێ ژیانی هەژارەکی پێتەمین بکرێ
ئەو خەڵکە ئەو کاتە بە ئاسانتر دێتە پێش لە بۆ دانی باج. باج لە هەموو وڵاتانی جیهان بەشێک لە داهاتی سەرەکی حکوومەتەکانە و حکوومەتیش لە بوارەکانی خزمەتگوزاری پەروەردە و تەندروستی خەرجی دەکاتەوە. بەڵام کەسانێک بە بیان و ڕێگەی جۆراوجۆرەوە خۆیانی لێ دەدزنەوە. کێنە و کەسانەی خۆیان لە پێدانی باج دەدزنەوە؟ ئەو خۆتزینەوە کە دەبێتە هۆی کەڵەکەبوونی باج لەسەریان لە پایچی، چونکە ئەگەر لایەنی پەیوەندیدار بە دوواداچوونی بۆ بکات لە کۆتاییدا لێیان وەردەگیرێت. کۆمپانیای خۆماڵی ژمارەکان تقریبان لە 25,500 کۆمپانیا بەرەو ژوورە بە هەر چوار جۆرەکەی پرۆژەی تاکە کەسی و مساهەمە و سنووردار و تەزامونی. کۆمپانیا بیانیەکان بە سەرجەم وڵاتانی هەرێمایەتی و جیهانی ژمارەیان لە 3200 کۆمپانیا تێپەڕیوە. سەرجەم ئەو کۆمپانیانە لە سەرجەم سێکتەرە جیاوازەکانی ئاڵوگۆڕی بازرگانی و کردی پیشەسازی و بزنس و ئیش و کاردا چالاکی دەکەن لە هەرێمی کوردستاندا. بەشێک لەو کۆمپانیایانە نیگەرانن لە شێوازی لێوەرگرتنی باج لێیان. پێیان وایە باج نابێ بە شێوازی تەخمینی و هەوایی لیان وەربگیرێ. دەبێ باج لەسەر ئەساسی داتا و ئەرقام و هەناردە و هاوردە و حەجمی ئاڵوگۆڕی بازرگانی کۆمپانیاکان بێت، نەک بە شێوازی تەخمینی و هەوایی. باج لە سەرجەم وڵاتانی جیهان یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی داهات بۆ حکوومەت. ئەگەر بێت و کۆمپانیاکان بە شێوازێکی دروست و تەندروست باجەکانیان بدەن و لە کاتی خۆیدا بیدەن، بێگومان ئەمە داهاتی حکوومەتی هەرێم هەم متەنەوع دەبێ هەم زیادیش دەبێت. پرسیار ئەوەیە پێنەدانی باج و خۆتزینەوە چ زیانێک بە حکوومەت و هاوڵاتی دەگەیەنێت؟ ئایا خۆتزینەوە لە پێدانی باج تاوانە و سزای لەسەرە؟ بەڵێ دکتۆر کەمال زۆر کۆمپانیا گلەی ئەوە دەکات کە باج وەرگرتن تەخمینیە. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بابەتی باج بابەتێکی زۆر هەستیارە. باج سەرەتا باج وەرگرتن ئەوەی کاکتۆر باسی کرد تەواوی لەماکانی قانون کۆکن لەسەر ئەوەی کەوا باج بڕێک لە مالە وەردەگیرێت بە سیفەتی ئیلزامی بەبێ مقابل بۆ تەختیەکردن و بەهێزکردنی گەنجینەی وڵات. هەر لە هەمان کاتدا ئامانجی سەرچی لە جگە مالیەکەی هەروەها عەدالەتیشە دادگەری کۆمەڵایەتیە. بەداخەوە باجی وەردەگیرێت نەخێر. دەزانیت چۆنە ئەوە دەبی بگەڕێنەوە سەر ڕێگ و ڕیشەی یاساکانی عراقی. هەرێمی کوردستان بەشێکە لە عراق بە گوێرەی یاساکانی عراق مامەڵە دەکات. ئەو یاسایانش بەشێکیان زۆربەی هەر زۆریان یاسای کۆنن دەگەڕێت جزوریان دەگەڕێتەوە بۆ هەشتاکان و سەرەتای شەستەکان. بەداخەوە کللتوری بازنەدان و خۆتزینەوە لە باج ڕێگ و ڕیشەی هەیە، ینی باگراوندێک خلفێتێکی تاریخی هەیە. لە زۆربەی ئەو وڵاتانی کەوا وڵاتی نەوتی بوون خۆتزینەوە لە باج هەبووە. ئەوەی کە دەست پێکرا لە حملەیەک شاڵاوێکی گەورە دەست پێکرا لەوەی کە وڵاتە نەوتەکانیش بەرەو وەرگرتنی باج بڕۆن لە وڵاتە خەلیجەکان کاک دکتۆر ئاگدارە سەردانی وڵاتانی کردیە. لە زۆربەی ئەو وڵاتانە ئێستا بەرەو ئەو ئیتیجاها دەڕۆنکەوە کەمتر ئەتیماد بخەنە سەر سێکتەری نەوت و ئانە زیاتر ئێستا وەرگرتنی کۆمەڵێک بازە بازی مەبیعاتە بازی قیمەی مزافەیە بات کۆمەڵێک لەو بازانە وەردەگیرێت سەرڕای ئەوەی وڵاتی زۆر نەوتی بەهێز و گەورەشن. ئەگەر ئێمە بمانەوەی وڵاتێکی بەهێز دروستکەین پێویستە ئابووریەکی بەهێزمان هەبی. ئەو بە ئابووریە بەهێزە کۆڵەگە و پایە و کایەکانی ئەو ئابووریە بەهێزە چۆن دروست دەبێت پێویستە هەمەڕەنگ بێ. ئەو هەر جوابی ئێستا جواب دەدەمەوە. ئەو بازێک کە وەردەگیرێت بە گوێرەی مادەی دەستوریمان هەیە مادە 28 لە دەستوری عراقی کە ئێستا نافزە لە هەموو عراق جێبەجێ دەکرێت. مادە 28 دەڵێ وەرگرتنی باج هەروەها تعدیلکردنی هەروەها ئەعفاکردنی بە یاسارێک دەخرێت. یعنی ئێمە ئەگەر بڕگەیەک یان ئەساسێک بنسینەیەکی یاساییمان نەبێ ناتوانین هیچ هەنگاوێک بنین. ئەوەی کە ئێمە اعتماد و پشت ئەستورین پێی بنەما یاساکان هەروەها خضوع الإدارة للقانون ئەوش مەبدەیەکە لە مەبدەکان پرەنسیپێکی زۆر بەهێزە لە سەردەمی مەجلیسی دەولەی فەڕەنسی کە قانونی عراقی لە قانونی فەڕەنسی وەرجرا و لە مصری وەرجرا و مصریش لە فەڕەنسی ئەوانە بنەمای ئەساسین سەوابتن. یعنی ئیدارە پێویستە بە یاسا کار بکە بە پێچەوانەوە پێویستە ئەو ئیدارەیە لە بەرامبەر پەرلەمان مەسوول دەبی پێویستە ئیجراعاتی لەگەڵ بکرێت لە پرسینەوە لەگەڵ بکرێت. سەوتی ئەوەی کە باج وەردەگیرێت باج بە یاسا وەردەگیرێت
کۆمپانیا چۆن بازەکەی دەدا ژمێرەی کۆتایی ساڵانە هەیە ژمێرەی کۆتایی هەندێک دڵ لای خەڵک دڵی میزانە ئەو میزانە نیە ژمێرەی کۆتاییە ژمێرەی کۆتایی چیە خەرجی و داهاتی خۆت و قازانجی شت پێویستە لەو ژمێرەیە لەو میزانی ساڵانە ڕنگ بداتەوە ئەو میزانی ئەو ژمێرە چێ دروستی دەکات چه ئامادەی دەکات محاسبی شەریکەی بە هەمانجی لەگەڵ محاسبی قانونی کە ئێستا کۆمەڵێک لە محاسب قانونیەکان ڕێپێدراون لە هەرێمی کوردستان ژمارەکەیان بزەبت لە دەوری 6 کەسێکە لە سەر تاسەری کوردستان تەخمینی نییە تەخمینی نییە ئەجا لێرە باس دەکەیت دەگەینە سەر ئەو خاڵش ئەگەر ڕێم پێ بدەیت کە ئەو ژمێرەیە ئامادەکرا بەداخەوە دەیڵێم زۆربەی هەر زۆری ئەو ژمێرەی کۆمپانیانە کە ئامادە دەکرێت وەهمیە معلوماتی ناڕاست و ناتەندروست و ناڕێک لەو ژمێرانە ئامادە دەکرێت ڕنگ دەداتەوە کە دەچێتە دائیرەی زەریبە مخەمنی زەریبەی قانون ڕێپێداوە دەتوانێت ئەگەر هاتوو قەناعەتی مخەمن هەیە لە شەریکات ئەو مخەمنە چیە مخەمنەکە بە قانون دەوراتی دیوە پێویستە لەسەر ئەو ژمێرەیە ئیش بکات بەڵام ئەگەر هاتوو قەناعەتی پێنەهات خۆ لە ئەسڵ وایە یەک معادلەشی زۆر ئاسانە قازانجەکەی هەمووی نووسرایە چونکە قازانج چۆن دیاری دەکرێت داهاتەکە دیارە خەرجیەکان لە داهاتەکە دەردەکرێت تەواوی ئەو خەرجیانە قازانجی صافی دەردەسی ڕوبحی صافی ئەو ڕوبحی صافی 115 ئەگەر 100 دینار شخصەکە کۆمپانیاکە قازانجی کرد بێت 85 دینار بۆ خۆیەتی 15 دینار بۆ حکوومەتی بەڵام ئەگەر هاتوو عفوم دەکەیت تاو نەبووین ئەگەر هاتوو ئەو ژمێرەیە یان ئەو میزانەیە تاو نەبوو مخەمن قەناعەتی پێی نەکرد کە 195 ئێستا مقنعین قەناعەت پێکراونین لەو کاتە مخەمن قانون ڕێپێداوە تەخمینی ئیداری یان تەقدیری ئیداری ئەو کۆمپانی ئەو تەقدیرە ئیداری بەڕاستی ئێمە ئێستا لەو مەرحەلی ئێستا ئێمە کاری پێ ناکەین چونکە نظامی مەسجدە فاتری تیزاری ژمارە 2 ساڵی 85 تعدیل کراوەتەوە ئێمە ئەو کابینەیە ئەو نظامە کە نظامی پەڕاوە داراییەکانی پێدەڵێت کە پێویستە هەموو کۆمپانیایەک هەموو سزلی سوتازە دەفتەری یومیە هەموو ئەو پەڕاوانەی کە بەکاری دین هەر وەسڵێک کە بەکاری دێنی کە خەرجیەیان داهاتە پێویستە لەنا ئەو دەفتەرانە کە بەداخەوە دیسانە کە دێڵم 195 ئەو کۆمپانیانی ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقیش کار دەکەن ئەو پەڕاوانەیان نییە بەڵام ئەوەی ئێستا کە ئەمە دەستمان پێکردووە یەکەم مەرحەلە لە تەخمینی ئیداری خۆمان خەریکە خۆمان ڕزگار دەکەین لەسەر چ دەڕۆین لەسەر ئەو میزانی بەڵام ئایا ئەو میزانە چۆن ئەو میزانی قەناعەت پێکراوی دەستەکان خۆش بێت دکتۆر کەمال دکتۆر محەممەد چی کراوە بۆ سەر لە نوێ ڕێخستنەوەی سیستەمی وەرگرتنی باجەکان وەڵێ دیارە دکتۆر ئاماژەکی بۆی کرد کە بەڕێژە وەردەگیرێ بە یاسە وەردەگیرێ بۆ ڕوونکردنەوەی زیاتر ئەوەی کرایە تا ئێستا لە یاسا ڕێژەدان درراوە 3 5 10 15 لە قازانج وەردەگیرێ کەواتەوانە لە 115 بەڵام ئەو بە یاسە ڕێک دەخرێت بەڵام دەسەڵاتش کە دراوەتە خوارێ یاسایکە کە وەزارەتی دارایی و بەڕێبەراتی بەڕێزیانە ئەویش دەتانی خەملاندنێک دانرێەوەی تازە جەنابەت باست کرد کە خەملاندنەکە ئایا بۆ نمونە ئایا دوکانێکی کارەباییات فرۆش ساڵانە چەندی قازانجەکە لەو قازانجەی بڕینێک دەست پێ دەکە ئافرەت 2 ملیۆن و نیو پیا 2 ملیۆن و نیو مناڵ 300,000 دینار پاژە ئێوانە هەموو دەبڕێتەوە مەبلەغێک پارە دەبێت لەو مەبلغە پارەیە ئەو ڕێژەیە دەبڕێتن مەسەرەن دەری ئەگەر حتا ملیۆنەکی قازانج کردبی 100 ئەگەر لە خوارەی نزبەکە و ناسبەکە لەلای بەڕێزیان دەزیێتە دادانرێتن کە لە چەندی لێ بۆ چەندی قازانجی کردبی ڕێژەکە دەکرێتن بەڵام ئەوەی ئێستا کە دەکرێتن دیسان دەتانەوە دووبارە بکەینەوە ئەو ئێستا کە لە باز دەکرێت لە بەڕێبەراتی بەگشتی بە باز دەکرێت تێکەلێک هەیە لەلای خەڵکەکە لە بینی باج و لە بینی ڕسوماتی هەوڵەکی چاکسازی درا خەڵک غەرامەی مڕۆژ بە بازادرێ بۆ ئەو تەنکە ژەدارەیە یان ئەو قەیلاندارەیە پاش 2014 کە هەرێمەکەمان لێ دەناڵێنی لەو کاتیەوە حکوومەتی مجبور کرد ڕوو لە زیادەکردنی داهاتەکانی بکە کەواتە ویعاکەی ئەو ویعا زەریبیەکانی کە هەیە ئەو ویعای ڕسوماتانەی کە هەیبوو یاما بڵێن مەجرایەکانی داهاتەکان پێویستی پێ هەبوو پێداچوونەوەکی باشی پێدا بکە ئەوەی وەی کردووە ئێستا کە لە وەگرتنەوەی باج و ڕسومات بیتە قورساییەک لەلایەنی هەندێک خەڵک وەگەڵ بەڕێزانە کە باسییان کرد بەڵام ئەو قورساییانە دەگرێتەوە سەرەوەی وەک بەڕێزیان باسی کرد عەدالەت دانانی زەریبە
یان هەر یاسایەک لە دنیای یاسەل بۆی دادەڕژێ لەوەی تەسبیتی عەدالەت بکرێ کەواتە هەر یاسایەک کە دانرا لە بۆ هاوڵاتی لە هەر وڵاتێک کە دەژیتن ماف و ئەرچی لەسەر هەیە کەنجین تۆتانی مافەکانی لە بۆ دابین بکەی ئەو وەختیش دەتانی داوای ئەرکەکانی خۆتی لێ بکەی بەداخەو لە ناو ئێستا لە هەرێمدا ئەو تەوازنە خەلە لە چیتێکە تێ خەلە کە زیاتر لەوەیە باجدەری خوارەوە ژێرو کە سابەت دەکە کە غار دەدا پارەیەکی پیا دەکە ئەو وازێتر خۆی بە مەغدورێک دەبینی کە حکوومەت تەرکیزی لەسەروی کردە بەرامبەروی ئەو کۆمپانیە زلهێزەکان کە هەموو داهاتەکانی تقریبا دەتانی وڵات تا حتە کۆنتترۆل کردی و قوددایە ئەوان خۆدزیینەوەکی زۆر لێ دەکرێت چی بکرێت بۆەوەی لە بەرژەوەندی هەردوو لابێ دەکرێت ئەوەی دەکرێتن هەموو شتێک ببوورە هەموو شتێک لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمدانیە بیکە لەبەرەوەی وەک بە ڕێزیام ئاماژەی پێکرد یاسای هەیە باچ کە باچ یاسایەکی هەیە و یاسایش لە بەغدا بڕیاری لەسەر دەدرێت دەکرا لێرە وەک پەرلەمان دەستکاریەک بکرێتن یان هەموو بکرێتەوە وشەی دەستکاری ناکرێت هەموو بکرێتەوە بەوەی کە لەگەر ئەو جەوەکی ئێرە کە ئابوووریەکی ئێستامە تێدا دەژین ڕێک بکرێتەوە هەم حکوومەت خاوەنی ماوی هەمووش میلەتەکە بە ئەرچی خۆی بزانی کەواتە ئەوەی نەکرایە بەداخەوە هۆشیاری باجیمان نییە کەواتە ئەوەی باز دەدا ئەوڕ بە سەرانەی دەزانی جاوە گفتوگۆ لەسەر دەکەینەوە بابەتە دوایی دکتۆر کەمال کێشە و گرفتەکان چیم بۆ ڕێخستنەوەی سیستێمی باج کێشە و گرفت زۆرن بەداخەوە هەندێک لە کێشەکان یاسایی بند و بنەمای یاسایی هەندێکیان لۆجستین پێداویستی دائیرەکانە و هەندێکیان کەمی بەکارهێنانی تەکنۆلۆژیای زانیاری کە بەداخەوە بە داتابەیزکردن یان بە سیستەمکردن یەکەم ئیشکە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینینەوە کە دەستی پێکرد چونکە لە بەرنامەی کابینە ئەوە هاتی ڕێخستنەوەی باز و دەرامەت بازودرانی ئیسلاحات چاکسازی ئەوەی کە کاکتۆر باسی کرد بەشێکی زۆر تەواوە ئێمە کە دەستمان بە ئیسلاحات و چاکسازی کردووە هەدەفی سەرچیمان کۆمپانیا گەورەکانە بەدەبەن ینی قەت ئێمە لەگەڵ ئەوە نین ڕێژەی باز لەسەر خەڵک زیاد بکرێت و نەشمانویستوە و داواشمان نەکرد و داواشی ناکەین ئەوەی کە دەمانەوێت ڕێخستنەوەی میزانیە یان شەریکاتی وەرگرتنی بازە لە کۆمپانیا گەورەکان وەکو خۆی ئاستەنجی زۆر گەورەمان لە پێشە ئەوەی یاسایی ئاستەنجی کەمی بەکارهێنانی تەکنۆلۆژیای زانانی کە بەرنامەمان هەیە تا سەری ساڵ گەورەترین ینی بەرنامە وەکو وڵاتانی پێشکەوتو بە داتابەیز بکرێت یعنی زۆربەی ئیشەکانی مە بکرێتە ئەلکترۆنی لە ڕێگای نێتەوە لە ڕێگای ئینتەرنێتەوە مامەڵەکان ئەنجام بدرن بەڵام ئەو کاتی دەوێت چووکە بەخۆی ئیشی باج ئیشێکی معقەد و ئالۆزە لە هەموو دنیا هەتا ڕێکارەکانی وەرگرتنی باج ئیزراعاتی لە ڕووی یاسایی زۆری بە یاسا ڕێکراوە ئێمە پرۆژه یاسامان پێشکەشی پەرلەمانی خۆتانی نزیککەنەوە لە کۆمپانیا گەورەکان ئەوەی کە کراوە یەکەم شت ئەوەی باسم کرد تعدیلکردنی نظامی مەسجی دەفاتری تیزاری ئەوە کە پەراوە بازرگانیەکان کە کاک دکتۆر معلوماتی لەسەر بابەتە ئەومان تعدیل کردوتەوە بەگوێرەوتە ئەو نظامەکە کۆم بوو کەم و کوڕی زۆری تێدا هەبوو دوو ئیلزامکردنی محاسبی قانونی و مدیری شەریکە مدیری مفەوەزی شەریکە ئەو معلوماتانی کە دەرز دەکرێت پێویستە معلوماتی ڕاست و دروست بوون دوایتر بکە دێنە سەر قوڵاتەکان کە باز بکەین بەڵام حەزم دەکەن ئەوەی کە هەیە ئێستا ئەو هاوڵاتیە دایوەتی ملیۆنێک ئەگە معاشی نەخێر ئەسڵ ئەساسی نییە ڕێزا بازی ئەوەی کە کاکتۆر باسەکە پەرلەمانی کوردستان بەداخەوە زۆربەی ئەو یاسانە لە هەرێمی کوردستان هەموار کردوێتەوە لە مەسلحەتی خەڵک ئێستامە کێشەمان لەگەڵ بەغدا هەیە دەڵێ ئەوان پێمان دەڵێن ئەو ڕێژەی بازێکە لە لای ئێوە وەری دەگرن پەرلەمانی کوردستان یاسا ئەو یاسا ئیتحادیانی هەموار کردوێتەوە ئەو یاسایانە دەسەڵاتتان نیە هەموارتان کردو ڕێژەی باسان زۆر هێناوەتەوە خوارد بۆ نمونە فەرمانبەرێک لە بەغدا لە 280,000 لە کەرتی تایبەت بیان لە کەرتی گشتی بی 280,000 بەسەرەوە داهاتی ماگانەی هەبێت پێویستە 105 بدا بە خەزینە دەوڵەت بەڵام لە کوردستان لە 2007 ئەو 280,000 کراوە بە 700,000 مشرعی کوردستانی تعدیلی ئەو یاسای کردوتەوە هەروەها لە 2011 700,000ەکەی کردو بە ملیۆنێک دینار و تعلیماتێکی مالیش دەرچوە ملیۆنەکەش کراوە بە ئیسمی یعنی ملیۆنێک لەسەر و ملیۆنێک ئیسمی 150 یعنی ملیۆنەکە لە هەموو شخصێک
معفیە لە بازان ڕاستە لەوانەیە خەڵک بڵێ ئێستا خۆمە موچەمان نیە بەڵام پێش ئێستا موچە هەبووە لە 2011ەوە ئەو یاسای هەموو کراوەوە یعنی ڕێژەی بازان لە هەرێمی کوردستان مقارنەتەن بە هەموو دنیا کەمترین ڕێژەی بەڵام بەداخەوە باستێکەڵ کراوە بە ڕسوماتی ڕسوماتی هەموو ڕسوماتی وەزارەتەکان دەڵێ بازەوە هیچی باز نییە. زۆر سپاس دکتۆر محەممەد چی بگرێت بۆەوەی باز بکرێت بە سەرچاوەیەکی گرنگی داهات بۆ وڵات بۆەوەی لە بەرژەوەندی گشتی دابێ؟ دیارە ئەتیمادی عێراق بە گشتی کە دارایەکانمان تا ئێستا بوجەمان لەوێ دەهات 95 ئەتیمادیان لەسەر فرۆشتنەوەی نەفت بوو وڵاتی عێراق بە هەرێمەوە وڵاتێکی ڕێعی بووینە کەواتە نەفت بفرۆشە و پارە پێیا بکە و کار وڵاتی پێبڕێ بە بەڵامەوەی ئێستا هەیە کەواتە هەموو ڕسومات و باج و ئەوانەی کە حکوومەت بەدەستی دەکە لە لایەنی دووەم لە ڕێژەی 5 بوو لە بۆ وڵاتێک ئەگەر دانیشتنەمە بڕم بە 5 ئەوڕۆ من دەتانم بەو قەیرانەی کە تێدا دەژین بە عێراق بە گشتی و کوردستان بە تایبەتی بتانین وا پەرە پێ بدەین ببیتە داهاتێک یان شوێنگرەوەی نەفوتبی ئەو زۆر زەحمەتە ئەوەی کرای لە وڵاتانی کە نەوتینینە بە پیشەسازی دەژین نەک بە بازرگانی و بە ئەوەی پیشەسازی خۆی بازرگانێکە لۆ دروست دەکە بازەکە لۆ دروست دەکە دەستی کارت لە بۆ زیاد دەکە بێ لەوەیدا هەر مەسەن تۆ گفتەوە قەڵەمەی دروستکەی چەند کۆمپانیایی کە لەوە بەشدار دەبێت دروستکردنەوەی ئەو قەڵەمە تەنها بەس قەڵەمەکەنیە کەواتە ئەوەی ئەوڕۆ دەکرێتن دیسان دەیرینەوە زیاتر بۆ ڕزگارکردنی دۆخەکەیە نەک بۆ ئەوەیە کاتورەی من بووە سیستەمی ژیان کەواتە وڵاتێکی ئێمە بە گشتی عێراق با گشتی و کوردستان بە تایبەتی تا ئێستا یاسایەکان مەمەداخەوە یاسای وڵاتێکی ئیشتراکیە بەڵام کە دێ سەر ئابوووریەکەمان ئێستا لەبین ئیشتراکێت و ڕاستمالیەت و تەخەسوسی ینی شتێکە لە هیچ وڵاتێکدانیەوە مەهیتمان کەواتە دەتانی وێ برین بەڕێزیان ناتانی باز لە خەڵک وەرگری لەبەرەوەی کۆمپانیەکان سویلیان لە دەست نییە سویلیان بۆ لە دەست نییە حکوومەت موچەی نەدایە کەواتە هێستا دەگەڕینەوە بە شێوەیەک لە شێوەکانی دیکە تا ئێستا کوردستان وڵاتێکی سۆسیالیسیە زیاتریان دۆخەکە ئەو های وەکو ئێستا چی بکرێ بۆەوەی هەوڵاتی ڕازی بێ مەسێن باجش بداتن بەڵام ڕازیش بێ ئەوە لە پێویستی بە کاری هەموو حکوومەتەکەی نەک بەس بەڕێوەبەراتی بەڕێزیان کەواتە تەسقیفکردن و ڕۆشن هۆشیاری دروستکردنی هۆشیاری ئەو هۆشیاری دروست نەکراوە مەڵام بەداخەوە چەند کەسێکمان دی لەسەر تەلەڤیزیۆنەکان هەموو گلەیە لە حکوومەت گلەیکە لە چییە بۆ جەناوت باسکەم بەداخەوە زانیاریەکانی زۆربەی هەڵت بوو دەزان بەس گلەی زۆرە گلەیکە لە چییە ڕسومات شتێکە مەسڵەن جەنابەت سارت بەناو دەکەی بەرامبەر هەندێک دەیدەی بەرامبەرکەم بۆ مقابل وەک باس کرد مقابل خدمەکە بەڵام زەریبە مقابل نییە زەریبە ئەمنی بازرگان دەبی هەست بکەم بەڕێوەبەراتەکەی کاک کەمال دکتۆر کەمال لەگەم شریکە دوژمنم نییە ڕێم لۆ خۆش دەکە کاتی پێویست کاک کەمال دەبیت دیفاعم لێ بکە گەم کۆمپانیەکەم هەبوو دەبیت لەناو بە کاملی کەواتە ئێمە پێویستمان بە ئیعادە نەزەر لە هەموو سیستەمی داراییمان هەیە دارایی نەک تەنها بچکو باز بەشێکە لەوەیدا بۆ نمونە ئەو بەڕێزیان دانیشتێ بەرەبەرم ئەو ڕسوماتی یان ئەو تەخمینەی بەڕێزیان لە زەریبەی عقار دەکە بۆ ملکێک لە ملکەکان لە تاپۆز سعرێکی دیکەیە کەواتە لە بینی دوو وەزارەت لە یەک حکومەتدا لە تەخمینکردن بۆ نمونە ئەو پارچە زەوی 200 متر لە زەریبەی عقاری 100 ملیۆن دینار دادەندرێ تەخمین دەکرێت نرخەکەی دەچیە تاپۆی کەشفی نظامی ئەو کەشفی تاپۆیە هاوبەشە لە بینی زەریبە و لە کاتێک مڵکێک کەسێک دەفرۆشیت مەساحەکە نوێنەرشی تاپۆیە نوێنەرشی زەری بێکەوە دادەنێن یعنی بێکەوە ئەو تەخمینە دادەنێ بەڵام بڵێ تەخمینەکە زۆرە قانونەکە ئەمە وامان کردە تیجاریەکان نرخی حەقی خۆی دابنێ لەگەڵ تافعامەی تعلیماتێکمان دەرکردی ئەوەی کە هەیە ئەوەی کە قوڕاستکردنەوە بێکەوە دەرچوونەکە دەکرێت بەیەکەوە لیژنەکەی هەر ناوەکەی کەشفی تاپۆیە کەشفی تاپۆ سێ کەسە لە سێ کەسە دوو کەسی تاپۆ یەکەیان نوێنەری دایرەکانی ئێمە لە سەرتاسەری کوردستان بێکەوە دادنرێن ینی هەر لۆ ڕاستکردنەوە ئەوی جەنابەت بەڵێ جان لە ڕسومات لە تاپۆ مەسەلەن ئێستا ئەوانە بەسەر بە وەزارەتی داراییە باشە جان لە هەمان کڕین و فرۆشتنەکەدا دیسان تاپۆش نرخەچکە وەردەگری
ئەو قانون ڕسومی عادل بەڵێ کەواتە کابرای کە دەچیتە دەێ من ئەو قەلەمە دەکڕم لە 50 دایرێ حکومت ڕسومەتدا دەبێ ڕسومات بدا کەواتە لێرە خەڵکی لای وای ئەو ڕسوماتە ئەوەی بڵێ ئەو لێرە کەوز ئەو کڕیار و فرۆشیارە دەکەویتە ناو یەک کۆمەڵە قوانینی بۆڕۆقراتی و یان لە ناو بابرین یعنی سەر ئێشک لی دەرناچی کەواتە لێرە لە هەر شوێنێک ئەو یاسایانە بەو نوعاپەتی هەبی یانەتانی بڵێن بەو نوع ڕێسایە بڕوە تەکیل بە ڕێگای گەندەلیش تێدا زیاد دەبی دەست خۆش محسوبیەتشی تێدا زیاد دەبی ئەوە بێت لە مشکلەکان خۆی باج هاوڵاتی دەیدا بەڵێ بابزانین هاوڵاتی چۆن لە باش تێگەیشتووە فەرمە باز ڕسوماتە و زەریبەیە و کەس ناتوانانی خۆ بدستەوە مەسەرەن ئەم نەحەقانیەکم هەیە دەیفرۆشم کە دەیفرۆشم بەناوی تو ناکەم بەناوی دەیفرۆشمە تو بەناو ناکرێ هەتا زەریبەکە و بازەکەی نەدەم من هەموو ساڵانە باجی خۆم داوە ئەگەر باجی خۆتش نەدەی ساڵانە لە مانگی حەوت بەدواوە حکومت باجەکەی یەکە تقریبان 120 باجی زیاترەکات سەرمان ساڵانە کۆ بێتەوە سەرمان ساڵانە باجی ساڵانەشمان تقریبان نزیک 300-400 هزارە بە جۆرێک کە ئیش و کارەکە ئەو باجەش وەرەگرێ حکوومەتی هەرێم وەرەگرێ و دەیبات ئەگەر بۆ نمونە کارمەندێک لە کارەکەی تووشی سەقەتی بێ یان تووشی نەخۆشیێکی درێژخایان دێ حکوومەت باکی پێدانیە و بەس پارەکە لە بەلاش وەرەگرێتەوە ئەمە کوساق تەکسی کە ئیش دەکەم مەسەرەن سارانەمە سەنەی نوێ دەکەن 4 ساعت جارێک سەنەی نوێ دەکەینەوە مەبلەقەش زۆر پارەیە دەین مەبلەقەش زۆر مەسەرەگەر گرامەی کامیرەمان لە سەنەبی یان شتانەمان لەسەر بەزی سارەکەی نزیکە 500 هزارمان دەی بەس پارەی بازی سارێ بدەیت ئەوەی سەنەی بێن کە نوێ دەکەینەوە ئیشەکەش بەخۆی نییە لەسبێنە تا ئێوارە دەرەچی 15 هزار 20 هزار ئەوەندە ئیش دەکەین ئەن ئەوەندە دەسوڕێەوە تو مەصرفی سارەکەی بینە لایەشی و ئیشکردن 15-20 هزار ئیش دەکەی مەسەرەن سەنەویش نوێ دەکەیەوە تو دیمە بلەقەک پارێ بدەیە باجی بدەیت ئێستا ڕسومات زۆر زیادی کردووە لە بۆی ئیش نییە حەقوای حکوومەت کەمی کاتەوە ئێستا ڕسومات زۆر زیادی کردیە مەسەن ئێستا خانیەکەمە بەناو دەکەین پێشتر 300 هزار سویسە فیس تێ دەکرێت ملیۆنێک و دی و دەچی بەس ئیش ناکرێت بەبێ باج کەس دەبەدەستی قوتار نابێ هەموو دەیدا بەس هەندەکان ئەگەر نازم ئەگە بە واستە و شتیوادەنا هەموو باز دەدرێت باز دەدرێت بەس دەبێت حکوومەت چاوی لەو خەرکە بێ ئیش 150 تا 6 کەمی کردووە خانیەک ئیستا بەناو دەکەی تو 2 میلیۆن بەناوکردن دەچی حەقوا ئێستا حکوومەت چاوی لەو خەڵکە بێ کەمی کاتەوە ئیشوکار نییە بە چ باز بدەم ئیشوکار نییە کە ئیشوکار نەبی باز بە چ بدەین بەخۆ دەزانی معاشەکە نییە ئیش نییە کاسبی نییە یعنی هەر بەشی بخۆ بڕۆژ ناکە بەڕاستی یعنی ئیشەکەەوەی لاتیە مەسرفی مارم داشمە پێدەر نەچی باز لە چێ بینین بە چ بدەین دکتۆر کەمال گوێت لە هاوڵاتیان گرت ڕاچیەوە تۆ بەڕێوبەری گشتی باجیت بەداخەوە تێکەڵێکی زۆر هەیە لە نێوان و باسکرا باز و ڕسومات و باز ئەوەیە کە بە یاسارێک دەخرێت ئێمە وەری دەکەین لە بەرەبەراتی گشتی بازەکان بەڵام ئەوەی کە لە دائیرەی تاپۆ لە دائیرەی مرور لە هەر دائیرەیەکی دیکەی کوردستان کە هەر پارەیەک هەر خەڵکی پارەیەک دەدات تەوان لە هەموو دنیا ئەو خدماتانە هەرەیە تا زبڵ فرۆدان پارە وەردەگیرێ کارەبا ئاو ڕێگاوبان هەموو ئەوانە ئێستا ئەوەی کە وەردەگیرێت هەموو ڕسوماتی ئەو بابەتانەیە بە هەموو بە باز زیاد نەکرا هەمووی بەلاش بێ ئێستا لە پرگان بەداخەوە یعنی ئەو کولتورە چۆن دروست ئەو کولتورە ئەو شێوازە کاتی دەوێت هەتا خەڵک ڕادێنرێ بەڵام پێویستە بڕیارێک دەرەچێت بڕیارەکە بۆ هەمووان بێت لەسەر هەمووی وەکو یەک جێبەجێ بکرێت و هیچ کەسێک حەسانەی نەبێ وەکو ئێستا کە لە باز پەیڕەو دەکرێت ئەو مەجای خۆتزیینەوەی ڕاستە خۆتزیینەوە تەنیا لەکوێ دەکرێت زیاتر لە کۆمپانیەکان دەکرێت بەڕاستی لە سێکتەرەکانی دیکەی باز لە قتاعاتی دیکەی باز خۆتزیینەوە ناکرێت چونکە خانوویەک بەناو ناکرێت ئەگەر باز نەدات بەناوی ناکرێت یان مڵکێک کە کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت هیچ زۆرێک بەناوی زیاد کردووە لە نەخێت ئەوەی کە هەیە قانونی ڕسومی عەدلێ بەداخەوە لە ساڵی 2000ەکان دیسان ئەو کاتێکە وەزعی و بارودۆخی کوردستان زۆر باش بوو پارەیەشی زۆر لە عێراقەوە دەهات بە تعلیماتێک یاسایان تعدیل کردووە
قانون ڕسومی عەدلیە پەیوەستە بە دایرەی تاپۆش هیچ پەیوەست نییە بە دایرەی بازەکانە کردویانە بە سەتایەک لە 2007 لە کاتی قەیرانەکە یعنی عادەة الحال إلى ما كانت عليه خستیانەوە سەر ئەسڵەکەی خۆی کە یاساکەیە کراوە سەتاسەیەکە ئەوە زیاد نەکراوە ئەو ئەسڵ یاساکە جێبەجێ دەکرێت پێشتر تەزاوسە بوو لەچی چونکە مەبدەئی تەدەڕۆزی قەواعیدی قانونیە تعلیمات ناتوانانی یاسا ڕابگری یاسایەکە کە تعدیلەکرێت بە یاسا تعدیل بکرێت یعنی هیچ یەک دینار گوتی لە بەس لە وەرگرتنی خان و 2 میلیۆن لە دیسانەکە کڕین و فرۆشتنی خان و ینی ڕسمی تاپۆ کە وەردەژیرێت سەتایەک بۆ کراوە بەسێ بۆ نمونە ئەگەر مڵکێک 100 میلیۆن بە 100 میلیۆن بخەمڵێنرێت دەبی سەتاسێ بدا بە حکوومەت سەتاسەیەکە چییە؟ ڕسمی تاپۆیە زەریبەکەی زۆر کەمترە یعنی ناشبی ڕسم لە زەریبە زیاتر بی بەداخەوە یعنی ئێستا ئەوەی کە هەیە لە کوردستان زەریبەکەی نیو ئەوەندەی ڕسمی تاپۆیەکەی ناکە یعنی زەریبەکە زۆر کەمترە بەڵام ئەوەی کە هەیە تێکەڵاویەکەیە ئەوە ڕسمە و ئەوە تێکەڵاویەکە وای کردوزەبت بەو ناوعی دەبی زەریبەی زەوی $1000 دەبی 500 زەریبەی دەخل دەبی نانە بەسەن لە $100,000 نمونە بدەمە لە $100,000 زەریبەی عقاری $1000 زەریبەی دەخلیشی دێتە سەر $500 0.5 دەگیرێ تاپۆ $30,000 ئەوە بە ڕێژەی بە ئەوەی ملکەکەی دەگۆڕێت ئەوە شتێکی باش نییە کاکوزار بازار و بازارێک هەمووی ڕسوماتەکەی زۆر زیاترە لە زەریبەکەی ئەوەی ڕسمەکە زیات بەڵام دیسانەکە لەوەش فەرقمانێ نەقل ملکیەت العقار لێرە لەگەڵ عێراق فەرقی زۆرە ئەمە ئیعفای مطلقمانەیە 5 ساڵ زارێک ئەو خانوو کە کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت دوای 5 ساڵی سفر دەبێتەوە خانوو نەک زەوی بەتاڵ بە لە عێراق ئەوە نییە لە عێراق لە لای ئێمە ئەگەر مڵکێک بۆ 200 میلیۆن دینار بفرۆشرێت نیوەی مڵکەکە دەبەخشرێت لە 100 میلیۆن دەست دەکات لەوێ 50 میلیۆن دەبەخشرێت زۆر سپاس دکتۆر کەمال دەست خۆش دکتۆر محەممەد چ پیشەیەک و کارێک کە سەرچاوی داهاتە بەڵام ئیعفا کراوە لە زەریبە زۆرە لە زیاتر لەوە بزانم 19 عفاتی تێدا هەیە کە فڕنی سەمونە و تەکسیەکانن و مەسالی نەقلە نەخۆشخانەکان گلی دەکردی ئەو ڕسوماتی دەرە باز نادا ئەو ڕسوماتی تێکەلێک هەیە لە مۆزوعەکان زیاتر مالەچگە لەگە زۆرە بەڵام لێرە شتێک دەمێتن ئەوەی عفاتانە لۆ چ درایە لەوەی ئەو سیولەی کە لە ناو وڵات هەیە بەردەوام ببینێتەوە سەرمایەک دروست بیت لە دەست خەڵک ئەو پارێک کە زیاد دەکاتم شێوک لە شێوەکانی دیکە دیسان بە منفعی وڵات و منفعی شار بسوڕێتەوە کە پێدرین وە بەرهێنانی تێدا بکرێتن پارەکان بەڵام ئەوانێک کە ئێستا جەنابیان باسی کرد کە لە زۆر بوارەکانەوە ئەوی عفا نەکرانە یان ئەو ڕسوماتانە کە زیاد کرا کە گەڕاتەوە سەر ئەوەی پێشتر ئەمن زۆر لەگەروەی نیمە خۆمان زۆر بە عێراق بەستینەوە لەبەرەوەی تا ئێستش ئەو قەیرانی ئەمە تێدا دەژین کە قەیرانی داراییە عێراق تێدا نەژیایە ئەمە لە بزەبە لە وەزعی خاص خۆمان تێدا دەژین ئەوە زیاتر لە 6 ساڵە مەشاکلی داراییمان گەلک زۆرە ناتوانین بەز احتیمال لەسەوەی بکەین کە عێراقەوەی کردە یان ئەمە نەیکەین بۆ نمونە لە چەند ساڵی ئەوەی تێدا هەیە سێچار جۆر لە بازرگانی لە هەولێر دەکرا بە زیادکردنی ئەو ڕسومات و ئەو پێدا چوونەوە بە ڕسوماتەکە کە پێویستی بوو لە بۆ حکوومەتی ینی پێویستێکی ئانی بوو دەبایە بیکە بۆ زیادکردنی داهاتەکان هەولێ لە دەستیدایە بۆ نمونە بازاری زێر کە بۆرسەکانی عێراق نسبەتی گەلک زۆری زێر هاوردەکردن و کڕین و فرۆشتنی پێدەکرا لە شاری هەولێر بوو ئەومان لە دەستدا ئێستا نەماوە بێ لەوەی بەداخەوە بازارێک کە زۆر بەقوت هەبوو وارداتاکی زۆر باشی لە بوو حکوومەتی هەرێم دەهیناوە و خەڵکەکی زۆر بژێوی ژیانی خۆیان پێدەکرد بازاری سیارە کڕین و فرۆشتنی ئەهلی و ئەوانە باش دەن باز پێشتر لە باسەکان دیا بوو کە تا ئەو ساڵی تێدانا ئیعفا کرابوون ئەو ئیعفایشکە تێدا هەیە ئەوێ من دەزانم کاتی خۆی بە قەرارێکی مەجلیسکاری سەورە بوو لە بۆ 3 ساڵی بوو بەڵام لە لای خۆمان تا ئێستا بەردەوام بووە بەشی زۆری ئەو خستەخانانە ئیسtismarن ئەوانەی ئیسtismار نینە قەرارێکی قانونی بەخۆی قەراراتی مەزقیارە سەورە قوتی قانونیانە بوو قانون ئێستا هەموو لەناو قانونەکان جیان کرایتەوە 3 ساڵ ئەلاساس ئەو خستەخانەیە کە دادەمەزرێت 3 ساڵ خەرجی زۆرە دەبەخشێت لە باز دوای ئەو 3 ساڵە کە دەکەوێتە سەرسکەی خۆی و خەرجەکانی کەم دەکات ئەو کاتە دکتۆر کەمال بازاری سێم بازاری سێمان هەبوو بازار یەکەم زێر بوو لە دەستماندا بازاری دوم بە تعلیماتێکی قوڕس لە وەزارەتی دارایی کە دابەزی ڕێیگرت لە هاتنی ئەو سیارانە کە لە دەرەوە دەهات ساری دەستی دوو زەرمەندیان هەبوو هەندێکیان بە یەک جاری ڕایگرت ئێستا
سوپاس بۆ خوا دیارە دەیەوێتم بە یاسایەکی نوێ یان بە تعلیماتی نوێ بگەڕێنەوە ئەوش بازارێکی زۆر گەورە لە دەستماندا زۆر سیارانە بەڕاستی زەرری بەڵام ئازانم زەرری هەیە بەڵام ئەگەر زەرری هەبوو ئێستا بۆ ڕێگای پێدەداتەوە بەڵێ دستان ڕێگای پێداوە بازاری سێمان کە خەڵکەکی زۆر هەموو جارێ حکوومەت اعتمادی لەسەر دەکات وەک ئاماژەیەک دەرێ بازاری عقارات بژایتەوە لە هەولێر بەداخەوە ئەوی ژوات گەیشتە سەر حەدەکی ڕاوستانێکی زۆری تێدا هەیە مەسەلەکە زیاتر لەبەر ئەو ڕوسوماتانەیە کە ئێستا بە جەنابیان باسییان کرد مەسەلەکەم بۆ نمونە ئەگەر جەنابەت ڕێگان پێ بدەیت حکوومەت یەک لەو چاکسازیانێک کە کردی دەبات وەک خۆم دەستخۆشی لێ دەکەم لۆگەڕاندنەوەی تاپۆکردنی کارت سەوی هەموو خەڵکە گڕۆی لە سەوەی کردبوو کە بیتە تاپۆ نرخی زەویەکان بەرز دەبێتەوە بەڵام بە پێچەوانە بوو ئەوەی ئێستا پێشتر هەوڵی دەدا بیکاتە تاپۆ ئێستا کەس نایکاتێ سەبەبەکەی چییە؟ بە پێی قانونی عەرەزات زناویان زیاتر دەزانی کە کردتە تاپۆ تۆ ساڵانە دەبی زەریبەی بدەیت بەڵام یاساکەوە دەرێ بەڵام لەناو یاساکەش هەیە دەرێت تا دەست پێ بکە بکاتە زەوی ئەو پارچە زەویانە کە ئێستا لە هەولێرە زیاتر لەوانە 30,000 پارچە زەوی بنا کەس نایکاتە تاپۆ بۆ بەلەدیە وەزارەتی بەلەدە ئیجازەت پێ نادا ئەتوو بیکەیە خانی بیکەیە سوکنا یان ئیسفادە لەکەی هەی ئەی زەریبەی خۆشمان کە بەڕێبەراتی گشتی زەریبەیە بە پێی قانونەکە زەریبەی لێوە دەگری کەواتە لێرەوەی لێ هات ئەوەی حکوومەت کە لە بۆ چاکسازی کردی ڕێگایەکی لێ گیرا بەچە بۆ قانونێکی هەیە بەڵێ هەموارکردنەوە دەستەکان خۆر دکتۆر کەمال حکوومەتی هەرێم بڕیاری داوە چاو بەو لێ خۆشببوونانەی باز بژێڕێتەوە بەڵێ کۆمەڵێک لێ خۆشببوونی نایاسایی هەبوو پێشووتر چەند حاڵەتێکە بوو زیاتر لەو بەژێرە قراردادمانە سێزە لە ئەو بەرهێنان بە قانون کرا پەرلەمانی کوردستان یاسایە پێدێت 10 ساڵ ئەگەر کەسێک پرۆژەیەکی وە بەرهێنانی ئیجازەی پێ بری هەتا 10 ساڵ لە ڕۆژی بەرهێنانەوە یان لە ڕۆژی ئینتازی فعلی یان لە ڕۆژی تەواوبوونی پرۆژەکە 10 ساڵ دەبەخشرێ لە پاس ئەوە قسەمان لەسەری نیە چونکە بە یاسایە ئێمە پابەندی پێ و ملزەمین چونکە پەرلەمانی کوردستان دەریکردەوە ئەوەی دی هەندێک سوڵتەی تەنفیزی کردبووی بۆ نمونە مۆلدە ئەهلیەکان طبعا مۆلدە ئەهلیەکان ئێستا بەشێکی ڕاستە کارەبا دابین دەکەم بۆمان بەڵام لە هەمان کاتێک ڕبحێک ینی قازانجیش زۆر زۆریان هەیە ئەسلی مەبدەئی زەریبەش کەسێک کە قازانجی هەبێ زەریبەی لێوە دەجێت کەسێک قازانجەکان نابێ زەریبەی لێوە بکری ئەوە ئێستا حالیان مۆلدە ئەهلیەکان بە قەرارێکی ئەنجومەنی وەزیران لە باز بەخشرا بوو بە ژمارەی قەراری ژمارە 13 لە ئەنجومەنی وەزیران لە 2019 لە مانجی 8 دەرچووە دەڵێ هەموو لێ خۆشببوونە نایاسایەکان هەڵدەوەشێنەوە نایاسایی ینی بەدەر لە یاساکراوە بەدەر لە یاسا ئەوجا کۆمەڵێک حاڵەتمان هەیە کۆمەڵێک عقد کرایە بەبێ یاسایی بەبێ ئەوەی بنەما و ئەساسی یاسایی تێدا هەبیت ئەوانە هەمووی هەڵدەوەشێنەوە و هیچ کەسێک و هیچ لایەنێک هیچ کۆمپانیەک حەسانەی نییە بازی لێ وەردەگیرێت و ئەوەی فێڵش لە دائرە زەریبی بکات کەشف بیکە فێڵی کردووە دەیدێنە محکەمە ئیجراعاتی زۆر قورسی تدایە دوای ئەگەر مەجال هەبوو بانەبوومان گەیشت بێتە دادگاوە بەڵێ زۆر دەیان کە هیسمان هەیە هەندێک لەو کەیسانە دەسەڵاتی سوڵتەی مالی دەسەڵاتی وەزیر دەسەڵاتی داوە بۆ مدیر عام دەتوانێت ئیجراعات بکات بۆ نمونە منع سەفەر زۆر خەڵکەیە ویستوێتی سەفەر بکات بەڵام داوامان لێ کردو باز بدات ئاگادار کراوەتەوە دوای ئاگادارکردن و ئینزار دەکرێت کۆمپانیا بیانیەکانیش دەتوانێت هەتا کۆمپانیا یا شخصە ئەمە دەڵێن بازدەر ئەجا کۆمپانیا بیانەکانیش دەگرێتەوە کە دەرکەوت دوای ئینزارەکەی نەهات ئەو ئاگاشی لێ نیە منع سەفەری لەسەردانراوە بۆ نمونە شخص هەبووە شخصی دیاری ئەو هەولێری بووە ویستوێتی سەفەر بکات ئۆتڵەیەکە دەچێت هۆڵیدەیە دەچێت لە دەروە پیاسەی بکەیان نەخۆشتێکی بۆ هەر حاڵەتێکی کە چوە لە مەتال گوتیانە ناتوانین سەفەر بکەین عادەتەن سەفەرکردن لە چێ قەتەغە دەکرێت ئەوەی تاوانێک ئەنجامدا کە گوتوێتی هیچ تاوانم ئەنجام نەداوە گوتی با ئەمریکایان لە پێشدانەوە جەنابەت من سەفەری دائیرەی زەریبەت لەسەرا کە بازت قەرزداری یعنی باز نەدان تاوانە تاوانەکەس هەموو تاوانێکی دەبێت سزاکەی بدرێت سزای مادی و معنەویشی بەدواوەیە و هەروەها حجزی ئەموال مادە 52 لە قانونی زەریبەی دەخلی ژمارە 113 ساڵی 82 هەماکراو دائیرەی زەریبە یعنی سوڵتەی مالی دەسەڵاتی دارایی بۆی هەیە حجزی ئەموالێک بکات ئەگەر زەریبەی لەسەر نەدرابیت یعنی پاک نەکرابیتەوە خاوێن نەکرابیتەوە یعنی خاوێنکردنەوە چیە مڵکێک ماڵێک ئەگەر ئەمە دەڵێن ئەگەر لە شەرعی لە دینی ئیسلام دەڵێ ئەوە پیسە لە بەرەوەی زەکاتی لێ نەدایە ئەمە وەکو زەریبە دەڵێن ئەو ماڵە پیسە لە بەرەوەی زەریبە قەردارە دەتوانێت حجزی بکەین حجزی ئەو ماڵە بەبێ محکەمە یعنی زۆر مهمە مادە 51 و مادە 52 دوو چەکی یاسایی زۆر بەهێزن لە دەسەڵاتی سوڵتەی داراییە کە دەسەڵاتی دارایی مدیر عامە دەتوانێت منع سەفەر یان حجزی هەر ئەموالێ بکات بەبێ محکەمە
و مادەکانی محکەمەش مادە 56 57 58 هەموو ئەو مادانە دەتوانێت مەلفی تحقیق لەسەر ئەو خەڵکانە بکرێتەوە کە باز نادەن هەتا مادە 58 دەڵێ منساعدا و حڕزە ویشتەرەکە مساعید و ئەوەی هاندەر و مشتریک و یارمەتیدەر بە هەر جۆرێک لە جۆرەکان دەرکەوت ئەو شخصە نەک ئەسڵەکە تەبعیەکە یعنی ئەوەی هاوکارە یارمەتی دەرەکە دەرکەوت ئەوە بەهۆی ئەوانەوە شخصێک یان کۆمپانیای خۆی لە باز دیوەتەوە دەدرێتە دادگا و ئێستا دەیان مەلەفی ئێمە کە ئێمە سوڵتەی مالی داومانن بە دادگا تایبەتمەندەکان بەڵام کێشەی دیکە دێتە پێش بەداخەوە بەڵام پرسیاری ترم کێشە جۆرە دکتۆر محەممەد چۆن هاوڵاتی تێی بگەین کە باج تاخیر نەکە بیتاتن لە کاتی خۆی هەتا کۆ نەبێتەوە لەسەری تووشی ئەو دادگا و ئەو مەشاکلان نەبێت دەتوانین باج تەشبیه بکەین تا حدێک بە زەکات وڵاتەکەمان بەشێکی زۆر بە زۆری موسڵمانە ئەو بازدارە و بازرگانە لە وەختی خۆی لە ڕەمەزان پارەی خۆی دەژمێری بە زەکات کە لە سەتا دنیا بۆ دەیدا لەبەر ئەوی خەڵکێک ئیمانی بەدانەکەی هەیە و مەلا و مزگەفت و قاعدەکی زۆر لەناو وەک کەلتور بۆی مایتەوە کە ئەرکە لە سەری بیدا کە ئەرکەچی ئاینیە لە سەری بیدا ئەو ئەرکی کە زەریبەش هەیە کاتی خۆشی هەبووە لەناو کۆمەلگایەکان هەبووە بۆ نەیدەدا ئەوە بۆی دەگەڕێنەوە دیسان کە گوتمان وڵاتیمە وڵاتێکی ڕێعی بووە پێویستی بە باج نەبووە کە ئێستا پێویستی پێ هەیە باسمان لەوەی کرد پێویستمان بە گۆڕینی سیستەمی کارجێری دارایی و باج بەگشتی هەیە بەڕێزان ئێستا لەمە زیاتر گلەیی هەیە گلەیەکان لە چی هەیە جەناب داگەداری زیاتر ئەوش گلەی لە دۆخەکە و لە سیستەمی کارکردنەکەی هەیە بەو نمونە بەچ دەکرێت گلەی هاوڵاتیش گلەی هاوڵاتی بانی لە باجەکەی دەبەداخەوە هاوڵاتیەکی کورد لە وڵاتت دەژی ئەو هەموو نەهامەت و دەربەدەری ئەوەی دیتە گە کابراایکی بێگان هیچ فەرقی نەدێ لە وڵاتی تو لە باجدان هیچ فەرقەچی نییە تۆ چەندی دەدەی ئەوش ئەوەندەی دەدا قانون وای فەرز کردووە ژمارەیان زۆر بووە بۆی ژمارەیان زۆر بووە ئەو ڕێگای کارکردنی لە هاوڵاتی خۆشت گرتووە ئەوە نەبووە لە وڵات کەوات ئەوە یەک لەوەکانە کە هەموارکرد پێکرێ دەبی هاوڵاتی بگاتە ئەو ڕادی کە تێبگا ئەو دیناری کە ببرەوە بۆ بەداتەوە کاکەما بە 2 دینار لۆی دەگەڕێتەوە نەک ئەو دینارە دەراتە کاکەمالی لێی نقم دەبی دەڕوە دەبی وا تێبگا ئەو دینارێک کە کاکەمال لێ وەردەگری لە دەستکردن و لە دەستکردن و پێشخستنی وڵاتەکەیە بۆ ئەوەی دیسان جارە چریکە موچەوی پێ بدرا بەڵام لێرە شتێک دەمینێ وەبزانم 330,000 فایلە چی بازدەر هەیە لە کوردستان چەندە ئێستا گەشتە چەند ئێستا بەس بلا هەولێر 300 ئەوەندە مازیاتر مەسەلە چەندیان بخۆی ئێستا زیاتر لە ملیۆنێک چونکە هەموو حرفە و میهنە و پێشەوە بەس زەریبەی دەخلا عقار بەکرێدان ئەوە زیایە باجی دەرامەت دەکەین باجی دەخل زەریبەی دەخل بەس لە هەولێر زیاتر لە 300,000 لە هەولێر کەواتە لە هەولێر 300 ئەوەی بەس تۆمارە چکە زۆری هەیە تۆماریش نەکرایە ئەوەش مشکلەکمان هەیە تۆمان ناکرێت کەواتە لێرە دیسان دێنەوە سەر سیستەمی دارایی حکومەتمان کۆمپانیا لە هەولێرە هەیە تەزیل کرایە لە بەڕێبەراتیەکانی وەبزانم بەوراتی گشتی تۆمارکردنی لەوێ تۆماکرا لە لاوی تۆمان نەکرایە کەواتە لێرە خەلەلمان لە سیستەم هەیەمە کۆمپانیای من دەیدا کۆمپانی جەنابن نایدا کەواتە لێرە ئەو غوبنە دەبی لە ژێر چاوی من هەستی کە هاوڵاتیمە دەبی من بچم لە دەرگای کاکەما بدەم کاکە حەقت دەدەم وەک زەکات فەن و حەق خۆتە وەک هاوڵاتیەک ئەو پەشی منە لە ئەوەداکردنەوەی قەوس ئەگەر زەحمەت دەبێت کاکتۆر قەوسەکە زۆر مهمە تەبەن هیچ کۆمپانیایەک ناتوانێت باز نەدات لە حاڵەتێک ئەگەر هات و دام و دەستگاکانی دیکەی دەوڵەت هاوکار و هەماهنگ بن لەگەڵ دایرە بەس ئەگەر هەماهنگ نەبن ئەوە ئەو فێڵە دەکرێت و هەش بووە شەری کۆمپانیا هەیە یان وەزارەت هەیە وەزیرەکەی هەستاوە بەبێ دائیرەی زەریبە خۆی ئەسڵ وایە جەنابەت شارەزای عقد نەکرێ هەتا ئەو شخصاتە ئەو کۆمپانیای باز پاکانەی نێنی بەڵام زۆزیرەکە هەستا بەبێ پاکانەی باز عقدەکەی کردووە لەو حاڵەتەی دەیان ملیار دینار بە دەیان ملیار دینار هۆی ئەو حاڵەتەوە شوێن بزر بووە بازی ناوێت دوای هۆشیاریەکە خۆی ئەو شارەکە مؤسسیە بەشێکی بەرپرسیار لەبەر ئەوەی کە ئەو سیستێمە ئەوەی دیات چێ بەرپرسیار دەزانی یعنی شتێکی کەڵەکەبووی چەندین ساڵە یعنی ئەوە جزوری هەیە ڕەگوڕیشەی هەیە پێویستی بە بەرنامەیەک و ڕوئیا و دیدگایەکی وازح و پلانێکی زۆر وازح هەروەها لێپرسینەوە بە دوواداچون و متابعە و جیهازی ڕقابەش
ڕقابەی مالیە نەزاهەیە ئەوانش بەڕاستی بەهێز بکەن ئێمە دائیرەیەکی مە بە 20 مۆزەف بە 30 مۆزەف ئەو هەموو ئەرکەی هەموو وەزارەتەکان هەموو حکوومەتی پێ ناکرێت دەبێ مادەی 28 فقرە چوار دەڵێ پێویستە هەموو دام و دەستگاکانی دیکەی دەوڵەت هاوکار و هەمان بن علا دەڵێ على كل دوائر على لە زمانی عەربی ئەمرە بە وجوب یعنی پێویستە لەسەر هەموو دام و ئەمریکا کرا سیستەمەکەدان ئەو سیستەمە کەواتە لە سەوەرقەکەی مایە یعنی نظامێکی تەکاملی نییە ئەوەی کە جەنابی ئەندەڵ زۆرمانە ئەو نظامە بڵێ ئێستا لە کابینەی نوێم ئەنجومەنی وەزیران زۆر زدیە لە پێنجکۆ ئەفون دەکەی بەس ئەو قەوسا لە هیچ کۆبوونەوەیەک نییە باسی ڕێخستنەوەی باز نەکرێت قەراراتی نوێ دەرنەچی جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی جێگرەکەی هەمویان مکوڕن لەسەر ئەوەی سیستەمی باز ڕێک بخرێتەوە سیستەمی باز ئەسڵەکەی عەدالەتە یعنی کەسێک کە داهاتی نەبی بازی لێوە ناژێرێ بەڵام کەسێک کۆمپانیایەک وەکو باسم کرد کۆمپانیا هەیە فێڵی لە حکوومەت کردو 15 میلیارمان لێ سەردووە تەهەڕووبی کردووە یعنی چییە عەدالەتە کەسێک کە نیەتی لەوەی دیکەوە دەگری دەدێ ئەو بەخۆی وایە موچەی پێ دەدرێت لە خزمەتگوزاری سەرف دەکرێت خزمەتگوزاریە یعنی ئەو بازێکە وەردەگیرێت ئەو بازە سەرانە نییە ئەو بازە مشارەکەی ڕاستەوخۆی هاوڵاتی لە حکومڕانیکردنی وڵات خەوسی دکتۆری قسەی دکتۆر محەممەد چۆن سیستەمی باز وەرگتن بەهێز بکرێت بۆ ئەوەی فێڵ نەکرێت بە سیستەم دەکرێت سیستەم شەرم لە کەس ناکە هەر کۆمپانیەک هات لە وڵاتی تو کاری کرد یەکەم زادەوی تۆمار بکرێت تۆمارکردنەکە کە تۆمار دەکرێت چەند فایلێک دەکرێتەوە ئەو فایلە هەموو کۆ دەکرێتەوە ئەگەر ژمارە و ڕقمێکی ئەو کۆمپانیایی لە لای کاکەمال نەبیتن ناکرێتن ئیش بۆ بکرێت ئەستە ناکری ئیجازەکەی پێ بدرێت ناکرێتن دەبی ڕقمی زەریبی هەبی بەڵام بەداخەوە دیسان دەری بەداخەوە ئەوە نییە دەبی سیستەمەکە بیتن سیستەمەکی دارایی هەبی کەواتە مەسەلەن چۆن دەبی هەموو واتێ بگەن هەموو پێکەوە یەک گرۆپ نیش دەکەن یەک دەستن ئیش دەکەن بۆ داهات نەک ئەوەی کاکەمال لە لایەک ئیش دەکاتن وەزارەتی دارایی یا وەزارەتی عەدل لەلایەکە بە شێوازەکە دێتەوە بارەکەوی قڕز دەکاتن و گەوێستە بێنن ڕۆژنامە بوویتەوە بەڵێ من ئێستا پێ دەرێم حکوومەت لە جاتی بازی لێەوە کرد سوڕایەوە بە ڕسومان لەسەری زیاد کردی وا تێدەگا خۆی چیوا لێ تێ بکە لەبەرەوەی 500,000 لە بەوەی دەکاتە تا $100 تا ئێستا نەیدەدا ئەوڕۆ لێ وەردەگیرێ بەڵام کە ئەوی لێ وەردەگیرێتەن دیسان سوالەکە لەوەی چ بکرێ دەبی وەزارەت ڕۆشنبیری بەلایانی کەم بێتەوە سەرخەت ڕۆشناکردنی خەڵکەکە وەزارەتی ئەوقاف لە ڕێگای مامۆستای بەڕێزەکان لە مزگەفتەکانیاندا ساڵە 2003 باز بکە ئایا ئەوەی جەنابی داوا دەکا شەرعیەتەی دینی تێدا یان تێدانێ دەلەبەر لە شەرعیەتی دی تێدا خەڵکەکەی تەسقیف بکە لە NGO-یەکانی کە لە وڵاتدا هەیە بە سەدان NGO-مان هەیە مۆلەتدارن لێرە فەرمووت چ دەورەیان هەبووە لا بوو بۆرە لەوەی کە دەنەمۆلا لە محاسبەکردنی لە زێدەڕۆی حکوومەت ئەگە وەریگرتبی و لە زێدەڕۆیکردنی هاوڵاتیش ئەگەر بازەکەی نەدا ئەوەتە لێرە هەمووی دەکرێتن بەوەی دەکرێت کە بەلادانی غۆبن وشەی غۆبن دەکاتە لادانی غەدر هەستی غۆبن لەلایەنی هاوڵاتیان کە حکوومەت ئەوەی لەگەر دەکاتن فعلەن غۆبن نییە بەلایانی دیکەش کە جەنابی ئێستا باسی کرد کۆمپانی هەیە لە هەولێر ئەوەن زۆر مهمە کۆمپانیای لە هەولێر بەس تەنها و قازانز دەکات نەباز زەدە نە تۆمارکرایە لە تەنیش توش کۆمپانیچکە خەڵکی ئەو شارەیە هەموو ئەرکەچی لەسەرە بەڵام ئەوەی تەنیشتیشی کە بێگانە هیچی لەسەنی کڕین و فرۆشتنی عقارات کە لەگەلک زۆر بوو لە هەولێرێ کابرا دەچوو تۆماری دەکرد ئێستا کە ڕسومات و ئەوی دیکە بە قانون تەطبیق دەکرێت ئەوی ژوا کەم دەبیتەوە حکوومەت دیسان دەسەڵات و ژمارە و داتای لە دەست دەدا دەستخۆش لەسەر ئەو یەک قوسی زۆر گەستکە آخر شت تعمیمك لأنجمني وزيران بواجهة جناب سروچی حکومت لهم وزارەتەکان چوە هیچ کۆمپانیایەک هیچ بازرێک یان هیچ شخصێک هیچ ڕێکارێک یان هیچ ئیشێکی لەگەڵ نەکرێت بە پێپاکانی بە پێچەوانەوە خۆیان بە پرسیار دەبن طبعا ئەوە بەنسبەتەمە زۆر مهم بووە لەگەڵ هەموو وەزیرە بەڕێزەکان دانیشتین لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی ئەگەر کەسێک باس قەردار بێ عقدی بۆ نەکرێت چونکە ناتوانێت ئەوە مخالفەی یاسایە یعنی لەسەری ساڵەوە بە نظامی داتابیس کار دەکەین ئێمە ئێستا حالیان وا سەرقاڵی ئەوەین نظامی داتابی لە سەرجەم دائیرەکانی باز جێبەجێ بکرێت تەبەنی بکرێت ئیشی پێ بکرێت ئەوەش هەنگاوێکی زۆر باشە بۆ چاکساز بەڵام دکتۆر چۆن هاوڵاتی دڵنیابی لە ماڵەوە دانیشتووە باجی داوە دڵی خۆش بڵێ ئەو پارەی بازە دوایی لە مناڵەکانم سرف دەکرێیان لە شتێک سرف دەکەێت چۆن دڵنیان دەکەیت ئەوەی کە هەیە لەلایەن ئێمە مقارنەتەن بە دائیرەکانی ئێمە هیچ کەیسێک لەوانێ پێشووتر
حاڵەت هەبوو بێ ئێستا هیچ کەسێک لە مۆزوعی وەرگرتنی پارە و ڕۆژوە نەماوە تەحەدا دەکەم لە هەر شوێنەکە حاڵەتێکە بیت ئێمە ئەگەر هەبوو بێ یەکسەر لیژنەی لێکۆڵینەوەمان پێکی ناوت حالی مەکە ڕەشوە ئەو دەبیش حکومەت بەڕاستی شەفابی یەک لە یەک لە مەبدەئەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە چی شەفافیت چێ خەرجی و داهاتت چەندە ئەو داهاتی کە ئێمە وەری دەگرین دەستە بانقەکان ئێمە پارە نابینین تعامل لەگەڵ پارە ناکەین شخصێک ئێمە تعامل ئێمە بەس لەگەڵ ئەوراقا ئەو پارەیە دەچیتە داهاتی دەوڵەت بنزینەی گشتی جارەی دیکە جارەی سەرف دەکرێتەوە بەڵام بەداخەوە لە مێسا لە قەیرانداین بۆ حکومت موچەی پێ نادرێت و دڵنیای خەڵکیش دەکەین ئەو پارێکەوە دەژیر دەستەی ئەمیندایە بەداخەوە خەڵکێک دەڵێ ئەو پارەی نازام چی لێ شتی وانە پارە کەس ناتوانێت و پارەی ببات لە خەزانەی دەوڵەت چونکە ئەوە لە نەتیجە وەزیری مالیە ئەنجومەنی وەزیران هەموو ئەوانە بەرپرسن لەسەر لە دابشکردنەوەی ئەو پارانە بە عەدالەت بەسەر پارێزگاکانی کوردستان. زۆر سپاس دکتۆر کەمال لە کۆتاییدا یەک پرسیارمە دکتۆر محەممەد چۆن بیکەین بە کولتور بە یاسایەکی سەرتاسەری یاسای هۆشیاری زەریبی ئەو یاسایەکە زۆر گرنگە بەکردنەوەی چەندین ڕێی من وایە خۆش زەریبەت دەیوانە بەخۆشم بازدەرم بەڕێزیان پێم وایە لە ئەوروپا فەخری پێوە دەکات کە دەڵێ بازدەرم بەفەخرەوە کە تاوانی نەدانی بازەکە مخیل لە بە ئەمنی قومی وڵاتان دەچیتە خانەی جەریمەی ئیرهاب ڕاستی زۆر گەورێت لێرە چ بکرێ لێرە بەڕێی من کە وتمان کەلتور کەواتە تو دەبی کارگێریەکی سیستەماتیکی پرۆفشنەڵەت هەبی بەداخەوە ئێستا جەنابی بەحسی کرد تازە بە تازە هەنگاو دەنێ و تازە بە تازە هێستا شەمووی احتیمالمان لەسەر ئەو کادیرانەیە کە دیسان لەو کاتێک کە کاریان دەکە پێویستمان بە ئەوەی نەدەبوو پێم باشە هەر بە ڕێزیان داوا بکرێت بەشێک لێک لە پەیمانگایەکانی هەولێر بکرێتەوە تا تەنها کاری ئەوەی بیتن دروستکردن و پێگەیان زانستی زەریبە وشە کەلیمەی زەریبە باس تێ بگەرێ کەواتە لە پاش ئەنجەکە بکرێتە بەشێک قانون هەم لە کولەکانی دی لە ڕێی سندیکاکانێنەوە دەورە نالەم دەورە هەر مادەی قانونی بزەبێت هۆشیاری بازان محاسبە هەیە ئیدارەت مەخازن هەیە ئەوەی دیکە بەڵام بابەشی زەریبە شەبی باش شتێکی جوان ئەوە هەموارکردنەوەی یاسایەکە لەگەر ئەوڕۆ بگونجێ دیسان دەرێنەوە ئەو زەختەی پرۆژه یاسامان تەقدیم کرد لەسەر لەسەر بازدا خۆش بێ کەمتر کردەوە منیش زۆر بە شانازیە وەکو دکتۆر محەممەد و دکتۆر کەمالوتان منیش باش دەدەم زۆر سپاس شەوێکی خۆش.